بەناوی خوددا سڵاو ئازیزان لە بەشی داهاتووی ڕاهێنانی سی شارپ لە خزمەتتانین لەم دانیشتنەدا دەمانەوێت ئەو ژینگەیە بناسێنین کە بڕیارە کودی تێدا بنووسین ژینگەی ویژوال ئستۆدیۆ هاوڕێیان لە ڕاستیدا ئێمە بە ویژوال ئستۆدیۆ وابەستە نین و تەنانەت لە نوتپەدی سادەشدا دەتوانین کۆدەکانمان بنووسین بەڵام لە کۆدکردندا چەندین ئامۆژگاری هەیە وەک ئەوەی کە دەبێت کۆدەکان بە وردی بنووسیت خاڵێکی زیادە دابنیت بۆشایی زیادە دابنیت یان ئەگەر پیتی گەورە یان بچووک بنووسیت لەوانەیە ببێتە کێشە بۆیە هەر زمانێکی بەرنامەسازی ژینگەی گەشەپێدانی تایبەتی خۆی هەیە کە پێدەوترێت IDE ئازیزان داوای لێبوردن دەکەم کە پاوەرپۆینتم دروست نەکردووە بەڕاستی ئەوەندە کاتم نییە و کەمترین کات بەکار دەهێنم بۆ تۆمارکردنی ڤیدیۆ بۆ ئێوەی ئازیز بۆیە هیوادارم لێم ببورن بڵێ بەم ژینگەیە لە هەر زمانی بەرنامەسازیەکە دەوترێت IDE ویژوال ئستۆدیۆ لە وەشانی 2005ەوە هەیەی تا نوێترین وەشانی کە 2022 ئێمە لەم خولەدا ویژوال ئستۆدیۆی 2019 بەکاردەهێنین چونکە کۆدکردنی سی شارپ لە هەموو وەشانی ویژوال ئستۆدیۆدا وەک یەکە ئازیزان لەم ڤیدیۆدا بڕیار نییە ویژوال ئستۆدیۆدا بمەزرێنین چونکە کاتێکی زۆری دەوێت بەڵام دانانی زۆر سادەیە سەرەتا لە ئینترنێتەوە لە خودی ماڵپەری مایکرۆسۆفتەوە دای دەبەزێنین لێرەدا فایلێکی TXT داناوە بۆ ئێوەی ئازیز کە لینکەکەی تێدایە دەتوانین بە ئاسانی ئەم لینکە کۆپی بگرین و داخلی ئەم لینکە ببین بە دڵنیاییەوە بێژگە ماڵپەری مایکرۆسۆفت ماڵپەرەکان بۆ دابرزاندنی ئامرازەکانی بەرنامەسازی زۆرن ئازیزان بەڵام لێرەدا ئێمە لە خودی ماڵپەری مایکرۆسۆفت دای دەبەزێنین و سوودی لێ دەبین باشە دەتوانیت ئەم لینکە داخل بکەیت و نوێترین وەشانی دامەزراو بە ئاسانی دابەزێنیت لە ئستپی 2دا لینکی دابەزاندنی داناوە بۆ ئێمە دەتوانین بە ئاسانی ئەم لینکە کلیک بکەین و هەموو ئەمرازەکانی ویژوال ئستۆدیۆ دابەزێنین کێشەکەشی ئەوەیە کە کاتی دابەزاندنەکە ئەگەر هێڵی ئینترنێتەکەت بچڕیێت ئەوە سوفتوێرەکە بە ناتەواویدا دەمەرزێت بەم بۆنەوە باشتر ئەوەیە بە شێوازێکی ئۆفلاین ئینستاڵ بکرێت ئازیزان شێوازی دانانی ویژوال ئستۆدیۆ لەم سایتەدا بە تەواوی ڕوون کراوەتەوە و زۆر سادەیە دوای ئەوەی دەستت بە دامەزراندنی بەرنامەکە کرد داخلی ئینستاڵی بەرنامەکە دەبیت و دەتوانیت بە ئاسانی بە ویزارتێکە هەیەتی بە تەواوی ویژوال ئستۆدیۆ دابمەزرێنیت لە ئستپی 4دا هەروەها کە دەیبینن دەبێت ئەو بژاردانە هەڵبژێریت کە دەتەوێت دایان بمەزرێنیت خەمی بژاردەی ترمەخۆ و تەنها بژاردەی دسکتۆپەکە هەڵبژێرە دەتوانیت لە داهاتوودا هەر یەکێکیان بتەوێت بە ئاسانی دای بمەزرێنیت وەک لە هەنگاوی هەشتمدا دەیبینیت دوای ویزاردەکە دوای تەواوکردنی ویزاردەکە لە ئستپی 8 بە هەڵبژاردننی بژاردەی لانچ دەچیتە ناو ژینگەی ویژوال ئستۆدیۆ هەروەها ئەم خاڵەش زیاد کەم ئازیزان ئەگەر بتەوێت بە تەواوی ویژوال ئستۆدیۆ دابمەزرێنیت لە سەر کۆمپیوتەرەکەت نزیکەی 70 گیگ شوێنی دەوێت ئیتر بەم ماڵپەرە ئیشێکمان نەماوە دای دەخەم دەچینە سەر کردنەوەی ویژوال ئستۆدیۆ و دەست دەکەین بە کاری سەرەکیمان ئازیزان دوای کردنەوەی ویژوال ئستۆدیۆ بەم شێوازە پیجێکی وەک ئەمە دەبینین لە پرۆسەی ئەم خولە و خولەکانی داهاتوودا ئازیزان هەموو بژاردەکان دەناسی بژاردەی نیو پرۆژێکت بریتیە لە دروستکردنی پرۆژێکی نوێ یان بژاردەی ئۆپن پرۆژێکت بریتیە لە کردنەوەی پرۆژێکی هەبوو ئێمە دەست دەکەین بە دروستکردنی پرۆژێکی نوێ و هەنگاو بە هەنگاو هەموو ئەو شتانە کە پێویستن ڕوونی دەکەینەوە create a new project هەڵدەبژێرم یان لەسەر نیو پرۆژێکت کلیک دەکەم لەم لاپەڕەدا ئەگەر ویژوال ئستۆدیۆت بە تەواوی دامەزران دەبێت ئاوا بژاردەی زیاتر دەبینیت بۆ نمونە بژاردەی دروستکردنی پرۆژێ وێب بە زمانی بەرنامەسازی جیاواز هەیە ئازیزان بە هاوکاری و پشتگیری ئێوە هاوڕێیان بە دڵنیاییەوە کورس لە بواری دیزانی ماڵپەر دادەنین کە تێدا سی شارپ وەک زمانێکی سەرەکی بەکاردەهێنین هاوڕێیانی خۆشەویستم هیچ جیاوازیەک لەگەڵ زمانی جاوا نابێت من پرۆگرامێکی پراکتیکیم و بەهۆی ئەوە کە خۆم بەکارم هێناوە بە مطمئنەوە لەم بوارەدا قسە دەکەم بگەڕینەوە سەر بژاردەکان لە ئەم بژاردانە بژاردەمان هەیە بۆ دروستکردنی بەرنامەکانی دسکتۆپ بژاردەمان هەیە بۆ دروستکردنی ئەپلیکیشن های ئەندروید یان بۆ دروستکردنی کلاس لایبرەری ASP.NET Web Application Windows Form App with .NET Framework
کۆنسول ئەپلیکیشن و زۆرێکتر لە هەڵبژاردەکانمان هەیە. خەمی ئەم بابەتە مەخۆ، ئێمە تەنها پێویستمان بە بژاردەی سی شارپ هەیە لەم خولەدا و ئەوانی تر بەکار ناهێنین. لە لەنگویج سی شارپ فیلتر دەکەم، لە پلەتفۆرم ویندۆز فیلتر دەکەم و لە پرۆژێکت تایپە کۆنسول فیلتر دەکەم. بەم شێوازە دوای ئەنجامدانی ئەم فیلترە دوو بژاردە دەمێنێتەوە. ئێمەش ئەو بژاردەیە هەڵدەبژێرین و لەگەڵ یادداتنێت فرێمڤۆرک هەیە ئەم بژاردە هەڵدەبژێرم، نێکستی لێ دەدەم. لە لاپەڕەی داهاتوودا ئازیزان نێوێک بۆ پرۆژەکەمان هەڵدەبژێرین. بۆ نمونە نیو ئەپ هەڵدەبژێرم، لە خوارەوە شوێنێک لەسەر کۆمپیوتەرەکەمان هەڵدەبژێرین بۆ سێڤکردنی پرۆژەکەمان و لە کۆتا بژاردەدا وەشانی داتنێتەکە هەڵدەبژێرین کە لە چه وەشانێک ئێمە دەمانەوێت لەم پرۆژەدا سوود ببین کە دەتوانین نوێترین داتنێت فرێمڤۆرک کە 4.7 لەم کاتەدا هەڵی بژێرین، کریەتی لێ دەدەین. دەست دەکا بە دروستکردنی پرۆژەکەمان. ئازیزان ئەمە ژینگەی کارکردنە کە ئەمانەوێت تێدا کۆد بنووسین. من هەنگاو بە هەنگاو هەموو بژاردەکانتان بۆ ڕوون دەکەمەوە. ئەگەر ئاشنای ئامرازەکانی مایکرۆسۆفت بیت ئەوا تێدەگەیت کە ئامرازەکانی مایکرۆسۆفت زۆر لە یەک دەچن. بۆ نمونە مینوەکانی زۆربەی ئامرازەکان وەک یەکن. لە سەرەتا ئازیزان هیوادارم تێمەڕەشەکەم بێزارتان نەکات، چونکە تمی ڕەش لە کاتێکی درێژدا کەمتر چاوەکان ئازارەدات، بەڵام هیچ کێشەیەکی نییە. دەتوانم بە ئاسانی لە مێنۆی تولزەوە بژاردەی ئاپشن ئەم تێمە بگۆڕم. بۆ ئەوەی چاوەکانی ئێوەی خۆشەویست ئازار نەدات تێمە شینەکە هەڵدەبژێرم ئابەم شێوازە بڵوو ئۆکەی. بەڵێ ئامە زۆر باشترە بۆ ئەوەی کە چاوی ئێوەی ئازیز و خۆشەویستم ئازار نەدات. هاوڕێیان ڕوونکردنەوەی هەر بژاردەیەک بێسوودە، بۆیە هەر کاتێک ویستمان لەگەڵیان کار بکەین ئەو بژاردەیەتانە بۆ ڕوون دەکەمەوە بە تەواوی، هەروەکو گۆڕاندنی تێمەکە. بەشی سولوشن ئەکسپلۆرەر کە لێرەدا دەیبینن فایلەکانی پرۆژەکەمان پیشان دەدات کە ئەگەر نەتان بینی بۆ نمونە من دای دەخەم، دەتوانن لە مێنۆی ڤیوەوە سولوشن ئەکسپلۆرەر یا کۆنترۆل ئالت و ئێل پێکەوە بگرن و ببینن، یعنی دەتوانی لە مێنۆی ڤیو سولوشن ئەکسپلۆرەر چالاک بکەیتەوە. لە ڕفرەنسە ئێمە دیێڵەکان دەبینین کە فەرمانی ئامادەیان تێدایە کە بەکاریان دەهێنین لە نێو پرۆژەکەمانە وەکو سیستم داتکۆر، سیستم دات دەیتا کە دواتر زۆرتر لە سەریان دەچین. ئەسمبلی ئینفۆ لە سولوشن ئەکسپلۆرەردا زانیاری لەبارەی پرۆژەکە لە خۆ دەگرێت کە بە هیچ شێوازە ئێمە پەیوەندیەکمان لەگەڵیان نابێت. پرۆگرام CS پاشگری CS کورتکراوی سی شارپە. ئەپ کانفیگ هەروەها کە لە پاشگرەکەیدا ڕوونا پەیوەندی بە ڕێکخستنەکانی بەرنامەکەەوە هەیە. بۆ نمونە دیارە کە ئێمە لە هەم وەشانی داتنێت لەم پرۆژەدا سوود دەبین. هەروەها کە کوتم هاوڕێیان ڕوونکردنەوەی هەر بژاردەیەک ئێستا بێسوودە، بۆیە هەر کارتێک ویستمان ئێمە دەچین و ئەو بژاردەیە بە تەواوی بۆ ئێوەی ئازیزی ڕوون دەکەینەوە. بۆ نمونە ئازیزان من دەمەوێت پرۆگرامێ بنووسم، ئێوە وەکو فیلمێک وەکو چیرۆکێک تەنانەت بیبینن. من بۆ نمونە دەنووسم کۆنسول دات ڕایتلاین کەوانە کوتیشن بۆ نمونە هەلو ڕافێ ئاکا دەمی ئستارتی دەکەم. بۆ ئەوەی بتوانم شاشەکە ببینم دەبێت دەستوری ریدلاین، ریدکی یا ریدلاین کۆنسول دات ببورن کۆنسول دات ریدکی
F5 ئازیزان هەروەها کە بینیوتان توانیم زۆر سادە بەرنامەیەک بنووسم و جێبەجێ بکەم و بتوانم دەرچوونەکەی ببینم. ئازیزان پرۆگرامسازی زۆر سادەیە. ئەگەر کەسێک وتی کە دەبێت بیرکاری بزانیت بۆ ئەوەی کە بتوانی دەست بکەیت بە بەرنامەسازی یان دەبێت سەرەتا فێری ئەلگوریتم و فلۆچارت ببی تا بتوانی ببی بە بەرنامەساز، بە هیچ شێوەیەک باوەڕ مەکەن. ئەمانە بیر و باوەڕێ درۆین. بیرکاری و فلۆچارت باشە بزانیت بەڵام پێویست نییە بۆ دەستپێکردن. هیوادارم زۆرترین سوودتان لەم دانیشتنە وەرگرت بێت. دانیشتنی داهات و دەست دەکەین بە کۆتکردن. ئاگات لە خۆت بێت بە هیوای بینین.